پۆلی دوانزەی فرێشی کابراوتنی هەڵاوت دی هەڵەسەیە حازر و مەزبوط و چاکی ئەوەی کە لە کوردستانی خۆمانە زۆر ڕووەدا ئەویش چاولێکەریە. ئایا هەست ناکەیت چاولێکەری قوڕی کردو بەزەر سۆس بەسەر زۆرمانە کەەوە پێم خۆشە کۆمنتێک لەسەر ئەوە بدەیت. بەڕاستی دکتۆرجان ئەو چاولێکەریەکە لە ناو کۆمەڵگەی ئێمەیە بۆ نموناڵە پورزاگەم تۆبی عامە ئەبێ منش تۆبی عامم بۆ نمونە فڵان کە زەندا زیارە ئەبێ منیش ئەندا زیار بم جارە بیانی بە تایبەتی پەروەردەی دایک و باوگەکان لەگەڵ ڕێزمەیانی چاو لە ماڵی پورەکەیەکە چاو لە ماڵی خوشکیەکە مناڵەکەی ئەو وایە ئەبێ مناڵەکەی دوو برادرت کەلاریان پڕ کردوێتەوە ماقولە تۆش لە بەرێ محەممەد و ئەحمەدی لێ تۆش کەلار پڕکەیتەوە ناکرێ من حەزێکی جام هەیە مالعیلم با من بۆ ڕوون کەمەوە ئەمە بە دۆکیمنت لە لامە بەشێکی تر هەیە زۆر گرنگ و مویمە لەوا چێ لە شارە زۆر لەوە چێ بەشێکی تر زۆر گرنگە بێ لە چەمچەماڵ کە چێڵە دکتۆ من لەگەڵ محەممەد و ئەحمەد ئاچم بۆ کەلار حەزەکەم لەوان دوور نەبمونین نەبە ئەوە بۆ خۆی ئایا ئەمە هۆکار ئەمە وەڵامێکی تەندروستە کە بڕات بە دوای ئەوانە تەندروست نییە بۆ نمونە حەزی من فەرقیە لەگەڵیشی ئیشترا لەگە برادەرما لەگە برا خودی براگەماکە لێ گۆشت و خوێنین حەزی مە فەرقیە بۆ نمونە من لە بواری مێژووە باشم براگەم بیرکاریەکەی باشترە بۆ نمونە من ئیمتیحانی بیرکاری لەواچێ زۆربەی ئیمتیحانەکانم نیوەنی و دەرچوو بێتم وایە بەڵام بواری مێژووەکە ئیسا ئەگەر پرسیارێکی ناپلیۆن فەڕەنسای کۆن لە براکەم بکەیت نازانێت دەست خۆش بێت تەمان ویستم چی بڵێن بەڕێزان بینەری ئەزیز دوای پۆلی دوانزە ئیتر خۆت و مەسیری خۆتی دەست خۆش بێ دوای پۆلی دوانزە خۆت و مەسیری خۆتە ئەو بڕوانامەیە تا ناو قەبرەکە لەگەڵ تاڕوە ئەو بڕوانامەی کە لە دوای پۆلی دوانزە و بەشەی کە تەواویەکەی نەکار خۆت مناڵەکانش دەڵێن ئەمە کیە من مناڵی دکتۆر بەختیارە ئەڵێن ئەمە کیە ئەمە کچەزای دکتۆر بەختیار ینی ئەڕوا بۆ پشت هاوپشت ئەڕوا معقول چییە ینی ئەمە ئەو پەڕی لەگەڵ ڕێزمان ناعەقلانیە لەبەرەوەی من ئامۆزایەکەم ئەڵێ من ئەچم بۆ نمونە مەسە شەقڵاوە پڕەکەمەوە منیش بڕۆم شەقڵاوە پڕکەمەوە بۆ ئەوەی 2 ساڵ لەگەڵ ئەم برادەرەما لە داخلی لە شەقڵاوە بم ئیتر منش بچم ئەوە پڕکەمەوە بەڵام دوای 2 ساڵ نەک 2 ساڵ هەد ساڵی یەکەم ئەو کچەی خزم من پورزام یان ئەو کوڕی پورزام ژنێنێ یان شووەکە یانە چێ بۆ خارج ئیتر بە چەقەنەیەک بەجێمێڵێ معقولە من 40 ساڵ 50 ساڵتر باجی ئەوە بدەم لە بەرەوەی ئەو 2 ساڵکەوتەمە هەڵەیەکی زۆر گەورەوە لە کوردستانە زۆر بینیومە کاکتۆر لەگەڵ ئەو پورزایەمە ئەو بەشەمان بۆ پڕکەرەوە کەمە هەر ینی بەشە زۆر بێتاقەتە بێت کاکتۆر گیان لەگەڵ ئەوەما ئەچم بۆ ئەو بەشارم بۆچی وەڵاوە ئامۆزایەک میلێ مەرحەلە سێوتم ئامۆزاکەی تۆ 3 مانگتر بەجێڵێ لە پۆلی 4 هەمووی عملی و هەمووی بەحث و هەمووی بەزمڕەزمە 2 مانگ 3 مانگی ترەکەواتە پورزاکەی تۆ ئامۆزای تۆ 2 مانگی تر ئەویش ئەڵێ های دوایڵێ بای تەواو کەواتە بۆ 2 مانگ بۆ 3 مانگ تۆ چۆنە بێ بچیتە کۆلێژێک چوت بزانکۆیەک پەیمانگایەک کە بۆ نمونە مەسەرەن ئەمە ژێ خزمێکی تێدا ئەی دوای 4 ساڵی تر ئەی دوای 40 ساڵی تر چونکە تۆ لەوا چیە هۆکارێکی گرنگی سەرچاوی دارایی و ڕاوەدینار و مەعیشەت و ئەسڵا من زۆر جارم لەوە چێ دنیا و قیامەتی تۆ ڕەبتی هەبێ بۆ کۆلێژ و پەیمانگای کە تۆ ئیناسی لەم کۆلێژەوە کەسێکە ناسی فێری نوێژت دەکا بەڵام لەم کۆلێژ و پەیمانگاکەوە یەکێک دەناسیت بۆ کۆڵێت دوور تەخاتەوە لە دین و لە ژین لەم کۆلێژەوەی یەگەناسی قلیبلیەکی لەگەڵاکەی شوو دەکەی یان ژن دێنی لەم کۆلێژەوە لەوا چێ کەس نەناسی هەمووی ئەڵەی دکتۆر هەمووی چڕ و چاوسەقات بەس بڕزم بەس ئەگەر بچواتە ئەو کۆلێژەی تر ڕەنگە بۆ نە کەسێکی تری بناسێ بۆ یە خاڵێکی زۆر گرنگ و دەست خۆش بێ بۆ وەڵامەکەت ئەویش ئەوەیە کە پۆلی دوانزە بڕیار بەدەست خۆتە واللهی وباللهی وتەڵڵاهی من بم لە جیاتی تۆی ئەزیز بەتەنها بڕۆ بۆ قەڵازێ یان بەتەنها بڕۆ بۆ چەمچەماڵ ئەڵەی هەموو ڕانیە کەسیان لە چەمچەماڵ ناوی نەنووسیە بڕۆ بەتەنها ئەڵەی هەموو سلێمانی کەس لە زاخۆ ناوی نەنووسیڵم بڕۆ چونکە تۆ دوای ئەم 4 ساڵە ئەم بڕوانامەی کە لە زاخۆ بەدەست هێناوە یان لە ئاکرێ بەدەست هێناوە یان لە شەقڵاوە بەدەست هێناوە یان لە کەلارە لە چەمچەماڵ بەدەست هێناوە دوای 40 ساڵ 50 ساڵی تر ئەم بڕوانامەیە بەدەستی تۆیەوە بەکارێنێ بۆ ئەوش خاڵێکی زۆر گرنگ و مویمە